نوێژنەکە ناکورێ لە کاتێک خوای گەورە فەرمێ وقالت اليهود عزير ابن الله وقالت النصارى مسيح ابن الله بۆچی سەربڕاوی دەستی نوێژنەکەرەکە ناکورێ هی ئەهلی کتابەکە ئەکورێ لە کاتێکە ئەتوانین بڵێن کوفری مەسیح و بڵێن یەهود و نەسارا ئەتوانین بڵێن دوو کوفرە جارێکەوە بڕوایان بە ئیسلام نهێناوە جارێکەوە کوڕیان بخوا بڕیار داوە عەلیاذ بالله بەڵام نوێژنەکەرەکە لە کاتێکە بڕوای بەخوا هەیە بەتەنیا خۆ بڕوای بە قیامەتیش هەبێ بەڵام تەنها کوفرەکە ئەوەیە کە نوێژ بە کولی وازی لە نوێژ نێناوە جارێ بزانین ئەهلی کتاب کێیە ئەهلی کتاب ئەوانن کە شوێنکەوتەی موسا و عیسان سەلامی خۆیان لێ بێت و تەورات و ئینجیل محەڕەفەکەنە باشە تەطبیقەکەن و پەیڕەوەکەن لە ژیانی خۆیانە واتا متەدەینن و شەریکیان بۆ خوا دانەناوە هەر کەسێک لە ناو ئەهلی کتابە شەریکی بۆ خوا دانا لە ئەهلی کتاب دەرەچێ ئەبێتە موشریک ئەبێتە موشریک بە تایبەت ئەوانەی ئەڵێن خوا سێ خوایە والعیاذ بالله یان عوزەیر خوایە یان کوڕی خوایە ئەمانە ئەبنە موشریک کەواتە ئەچنە ڕیزی موشریکانەوە بە هیچ شێوازیە سەربڕاوی دەستیان ناخورێت باشە لەم لاوە نوێژنەکەر بۆ سەربڕاوی دەستی ناخورێت لەبەر ئەوە لە بازنەی ئیسلامانیە و هیچ دینێکی نییە باشە ئەهلی کتاب لەبەر ئەوەی خوای پەروەردگار ئەو حورمەتەی لێ ناون کە شوێنکەوتەی چین بۆیە ئەهلی کتابینەکەیان نەخورێت سەربڕاوی دەستیان نەخورێت شوێنکەوتەی تەورات و ئینجیلن تەورات و ئینجیل و شەریکیان بۆ خوا دانەناوە بەڵام ئەم کەسەی کەوا نوێژ ناکات إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخلين جاري أمانة متكبرين برامبر بخوا باشا برامبر بخوا والسر بهيج دين يكجنين چونك الفرق الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر واضح براكم؟ ما مصا يعني وابه بوقسه بر اماني استاك بلي ام گوشتانی که هاوردار گرید داره و به هیچ شوی خواردنیان جایز نیه چون که امانی که سهل لسر بلين يهود ونصارى هيك يعني بلين او يهود ونصارى بيشتني كوا لسر يهود ونصارى بلين لسر انجيل التوراة اگر بطريقيك الشرعي سر نبض رابيه وكسيكي مسلمان سري نبض دري وكم مسلمان تابندي بشريعتك خومان ونايخوي بارك الله فيك ما مصالحك تبين تيج بخوا ما مصا كاتي لا يفكر زور درجه يعني من الساعات وانصوب بتمام بخوم يعني ود ما كاتي بين تبيش وزور باشا برام بو قرعنا مجال مني ساعان نو لمزقود در اتشم باشا يعني جاري واحد الريك تاس عادي ازام قرن كيبير راسك ان جا كبراكم يصح حاليا اوكشا هاتوا لعمره بو دواي او لبر دزگیرانەکەی وازی لە ئیسلام هێناوە الحەمدولله قسەی خێرمان بۆی کرد و گەڕاوەتەوە ئێستا بڕیاری داوی تەنە گەڕێتەوە خۆی قاجازەکە ناگەڕێتەوە خۆی زەرە دەکات المهم من ڕەنگە هەر بتوانم ماوەیەک بەردەوامم لەگەڵتانە تێگەی هەر ناتوانم وابم بارك الله فيك دەسەکانە خۆش جزاك الله السلام عليكم ئەوە چاوە ڕاستەکەم ڕۆ بخەوە السلام عليكم